جەنگەکە فراوان بوو، حوسیەکانیش هاتنی حوسیەکان و ترسی گرتنی بابولمەندەم تا بێت جەنگەکە فراوانتر دەبێت. ئاگرەکە زیاتر تەشەنە دەکات و بەرەی پێکدادان و هاویشتنی ساروخ و درۆن فراوانتر دەبێت. دوێنێ بەیانی بە 4 ساروخی بالیستی یاریزانی یەدەک هاتە ناو یاریەکە. پێگەی حوسیەکان لە ئێکس ڤیدیۆی هەڵدانی 4 ساروخی بالیستی ڕووە و تەل ئەبیب بڵاو کردەوە و نووسیوێتی ئیدی کاتی ڕوخانی سەهیۆنیستە. بەشداری و تەداخلی حوسیەکان پێشهاتێکی نوێیە. ئەمریکی و ئیسرائیلیەکان زووتر گوتبوویان جەنگەکە بە جەنگی هەموو هاودەست و نزیکەکانی تاران دەدەنە قەڵەم و دەست لە کەس ناپارێزن. هەرچەندە ماوەی 3 ڕۆژە حوسیەکان دوورەپەرێزن و دۆستە تەرانیەکانیان بە تەنها لەژێر ڕێژنەی ساروخی دووتۆنی ئەمریکی و ئیسرائیلیەکان جێهێشتووە، بەڵام دوجار خۆیان پێ نەگیرا و ئەوانیش هاتنە جەنگەکەوە. هاتنی حوسیەکان واتە دەستپێکی جەنگەکە لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشداری 11 وڵات لەو جەنگەدا. وڵاتانی کەندا و عەرەبی زۆرتر لە تاران ترسیان لە بەشداری حوسیەکان هەبوو. ئەوان دەزانن کە چەکدارانی حوسی یەکەمین ئامانجیان سەرچاوەی ئابووری و گەشتیاریە و بەدڵنیایی یەکەمین ساروخ بەرکێڵگە نەوتی عەرەبیەکان دەکەوێت، نەک بنکە ئەمریکیەکان. حوسیەکان دوژمنایەتێکی قوڵیان لەگەڵ سعودی و ئیمارات و بەحرین هەیە. ئەوان جەنگەکە زیاتر بە جەنگێکی ئابووری دەزانن وەکو لە جەنگێکی سیاسی یا مەسەبی. هەر بۆیە سعودیە دوای یەکەمین بەشداری حوسیەکان بە بەیاننامەیەک خۆی یەکلای کردەوە و گوتی ئەمریکا ساروخانی ڕژەمی ئێران نابێت بوەستێتەوە. ئەمریکا و ئیسرائیل لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا 48 جاری جیاواز پێگە و بنکە هەستیاریەکانی حوسیەکانیان کوتاوە، جگا لە کوشتنی 13 سەرکردە و پلە باڵایان. هەر بۆیە ئیسرائیلیەکان هاتنی حوسیەکان و یەکلایکردنەوەی مەلەفی ئەوانیش بە فرسەت دەزانن، تەواو پێچەوانەی وڵاتە عەرەبیەکە. ئەوەی ترسی لە بەشداری حوسیەکان هەیە وڵاتانی ئەوروپی وەکو بەریتانیا، فەڕەنسا، ئەڵمانیا ئەوان دەزانن حوسیەکان دەتوانن لە یەک کاتژمێردا دەرگای گەروی بابولمەندە بدابخەن. ئەو گەروەی کە 42 لە سەدەی بازرگانی ئەوروپای لێوە گوزەر دەکات. وڵاتانی ئاسیا و ئەوروپا ماوەی مانگێکە گیریان خواردووە بە دەستداخرانی گەروی هورموز لەلایەن ئێرانەوە، لەوەیە داخستنی گەرویەکی نوێ پێشهاتی نوێتری بەدووادا بێت. لە سەرەتای جەنگەکەەوە ئیسرائیل و ئەمریکیەکان داوا لە ناتۆ و وڵاتانی ئەوروپی دەکەن بەشدار بن لە ڕوخانی ڕژێمی تیرۆریستی ئێران. ئەوان بیانوویان داخستنی گەروی هورموزە کە گەروەیەکی ئازادی جیهانی نەوتە و ئێران داگیری کردووە. هەر بۆیە گەروی بابولمەندەب واتە دەستخستنە قوڕگی ئەوروپیەکان. بەشداری حوسیەکان بە واتای خۆی یەکلایکردنەوەی تەواوەتی وڵاتانی عەرەبی دێت. ئەو خواستەی نەتانیاهۆ ماوەی مانگێکە بانگەشەی بۆ دەکات. هاتنی حوسیەکان هیچ دەرفەتێکی بۆ وڵاتانی کەندەڵ نەهێشتۆتەوە تا پێلایەن یاخود بێدەنگ بن. ئیدی جەنگەکە جەنگی ئەوانیشە و ناچارن بەشدار بن و دەستکەن بە جوڵاندن ئەو سوپایانەی کە لە ژیانیاندا تەنها بەشداری یەک جەنگیان کردووە. ئەم ڕۆژانە ئیدی ڕۆژ و ساتی یەکلایکەرەوەن لە جەنگی ئەمریکا و ئێران. وڵاتانی ئەوروپی بە دەستداخستنی هورموز گیریان خواردووە و سوتەمەنی و خواردنیان 140 کەمی کردووە. ئەگەر داخستنی بابولمەندەبیش تەحەدیەکی نوێ و پێویستە خۆیانی بۆ ساز و ئامادە بکەن. حوسیەکان دەتوانن گەروەکە دابخەن و ئاڵۆزی و سەرئێشە و گرفت بۆ هاتن و چوونی کێشە بازرگانیەکانیان دروستکەن، ئەو کێشانەی کە کاڵا و کەلوپەل و خۆراک لە ئاسیاوە بۆ ئەوروپا دەگوازنەوە و بوونەتە سەرچاوەی هەناسەی ئەوروپا و بەشێکی گرنگی ئاسیا. درەنگێکلایکردنەوەی ئەم تەحەدیە ئەمیانەش واتە هەڕەشە بۆ سەرژیانی لانیکەم 500 ملیۆن دانیشت.